شەوی ڕابردوو چەند موشەکێک بنکەی هێزەکانی هاوپەیمانانی لە شاری هەولێر کردە ئامانج. لە ئەنجامدا کەسێک کوژرا و چەند کەسێکیش بریندار بوون. بە پێی ئەو زانیاریانەی لە سەرچاوە نافەرمیەکان بڵاو کراونەتەوە، ژمارەی موشەکەکان 14 موشک بووە کە چەند موشەکێک لە نزیک فڕۆکەخانەی هەولێر لە بنکەی هاوپەیمانان کەوتونەتە خوارەوە و موشەکێکیش لە نزیک کونسوڵخانەی چین کە بەهۆیەوە 2 کەس بریندار بوون. هاوکات موشەکێکی دیکەش لە گەڕەکی بەختیاری کەوتوتە خوارەوە. واین مارۆتۆ و تەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش سەبارەت بە هێرشەکە ڕایگەیاند. لە کامی هێرشەکەدا بەڵێندەرێکی مەدەنی کە کاری لەگەڵیاندا کردووە کوژراوە. هەروەک 5 بەڵێندەری دیکەی مەدەنی و سەربازێکی ئەمریکی بریندار بوون. لە دوای هێرشەکە 8 شعبی بێ ئاگایی خۆی ڕاگەیاند و ئاشکرای کرد هیچ زانیاریەکیان نییە لەبارەی هێرشەکە، بەڵام گروپێک بە ناوی سەرایە ئەولیا دەم بەرپرسیارەتی خۆی لە هێرشە موشەکێکە ڕاگەیاند و دەڵێت مەبەست لەو هێرشە بە ئامانجگرتنی هێزەکانی ئەمریکا بووە. دەژڵێت توانیومانە گورزێکی توندیان لێ بووە شێنین و زیانی گەورە بەرکۆگا و فڕۆکە جەنگیەکان کەوتووە و ژمارەیەک سەربازیش بریندار بوون. لای خۆیەوە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕاگەاندراوێکدا بڵاوی کردەوە دەست بەجێ دەستگاکانی دژە تیرۆر و ئاسایش و پۆلیس دەستیان بە لێکۆڵینەوە بە دوواداچوون کرد بە هەماهەنگی لەگەڵ هێزی هاوپەیمانان. شوێنیەوە ئۆتۆمبیلەیان دۆزیەوە کە موشەکەکانی لێوە هاوێژراوە. ئۆتۆمبیلەکە جۆری کیایە و لە ڕێگای نێوان هەولێر و گوێر دۆزراوەتەوە. دەژڵێت لێکۆڵینەوەکان بەردەوامن بۆ ئاشکراکردنی ئەو کەسوولایەنانەی لە پشت هێرشەکەون. لە دوای ڕووداوەکە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم ڕایگەاند داوا لە سەرۆگۆزیرانی عێراق دەکەم بە پەلە لیژنێکی هاوبەشی لێکۆڵینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ دەست بەکار بێت و بە زووترین کات هێرشکاران بدۆزرێنەوە و بە سزای یاسایی بگەێنرێن. وتیشی داوا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان دەکەم مەترسی ئەو هێرشە زۆر بە جددی وەربگرن و کار بکەن بۆ ڕێگرتن لە نەهێشتنی هەڕەشە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان لە ڕێگەی هاندانی حکوومەتی عێراقەوە بۆ جێبەجێکردنی دەستوری عێراق و بە تایبەتی مادەی 140. هاوکات مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامێکدا سەرکۆنەی هێرشە موشەکیەکەی کردووە و ڕایگەاندووە هێزەمنیەکانمان لێکۆڵینەوەیەکی وردیان دەست پێ کردووە و لەگەڵ مستەفا کازمی لە پەیوەندیدام بۆ هەماهەنگی پێویست بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی ئەم کردەوە تیرۆریستیە. لە بەرامبەردا شانەی ڕاگەاندنی ئەمنی سەر بە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق لە ڕاگەاندراوێکدا بڵاوی کردەوە کە مستەفا کازمی فەرمانی داوە لیژنەیەکی لێکۆڵینەوەی هاوبەش لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان پێک بێنرێت. ئەویش بە ئامانجی ئاشکراکردنی ئەو لایەنانەی کە هێرشە موشەکیەکەی سەرشاری هەولێریان ئەنجام داوە کە بەهۆیەوە ژمارەیەک کەس بوونە قوربانی. لای خۆیەوە سەعید خەتیبزادە و تەبێژی کۆماری ئیسلامی ئێران جگەلەوەی ڕایگەاند وڵاتەکەی ئیدانی هەر کردەوەیەک دەکات کە زیان بە ئارامی عێراق بگەێنێت وتی سەرکۆنەی ئەو هەوڵانە دەکەین کە دەیانەوێت تاران بە ئەنجامدانی هێرشەکە تۆمەتبار بکەن. بە هەمان شێوە تورکیا ئیدانەی هێرشەکەی کردووە و دەڵێت هیوادارین بە زووترین کات ئەنجامدەرانی ئەو هێرشە ئاشکرا بکرێن. دوای ئەوە گەشتەکانی فڕۆکەخانەی هەولێر بەهۆی هێرشەکەەوە ڕاگیرا بوو. لە ڕاگەاندراوێکدا ئەمڕۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئاشکرای کرد کە گەشتەکانیان کاتژمێر 12 ئەمڕۆ بە شێوەیەکی ئاسایی دەستی پێکردووەتەوە.